شهیدانی هیچی سوبات و شهیدانی کوردستان بۆ گەیشتن بۆ ئازادی بۆ سەربەخۆیی بۆ ڕزگاربوون لە دیکتاتۆریەت و لە فاشێت لە تاریکی تیرۆرستان لەو ڕێگایەدا ئەو هەموو سەرکردە و کادر و خەڵکی کوردستان شەهید بوونە. لێرە هاتوون بۆ ئەوەی جارێکیکە بەڵێن بدەینەوە بە شەهیدان کە لەسەر ڕێبازی ئەواندا خەبات بەردەوام دەبیتن و تاوەکو کوردستان بە تەواوەتی ڕزگاری دەبێت ئەو خەباتە گەلەکەمان هەر بەردەوام بی تێدا و ئێمەش پابەندین بەو ڕێبازە سەرخۆشی لە دارشت لە خانەوادە سەربەرزەکانی شەهیدەکان دەکەم و بێت دەکەم ئەو یادە و یادەکانی تریشی شەهیدان ڕێگایەک بیتن بۆ ئەوەی لەسەر ئەو ڕێبازەدا بڕۆین کێکڕێژی خۆمان پارێزین تا دەگەینە سەرکەوتێتەوە. کاک عەدنان جەنابەت بە پێوەی یەکێکی لە ئەوانەی کە لە ینی تەقینەوەکەیەکی شوبات ڕزگار بە بێگومان نەهامەتیەکانت بینیوە ینی جەنابەت دەتوانم بڵێم بە ناوی کە سوکاری شەهیدانەوە بە ناوی بریندارەکانەوە قسەم بۆ بکەم ینی ئێستا عێراق لە سەروبەندی پەسەندکردنی بودجێ چەند گرنگە لە یانە سیاسەکانی هەرێمی کوردستان لە بەغدا یەکدەنگ بن بۆ ئەوەی بودجە بەو شێوەیە پەسەند بکرێت کە هەرێمی کوردستان دەوێت ئێستحقاقی خەڵکی هەرێمی کوردستان بدرێت جارێکتر بێموچەند دەکرێن قوتیان نەبردرێت لە بەغدا. بۆ یەکڕێژی گەلەکەمان هەموو وەختێک پێویستە ئەگەر تەماشای مێژوو بکەین هەر وەختێک یەکڕێژی هەموو بیتن هەڵوێستی هێزە سیاسەکە یەک بوو بیتن سەرکەوتنی بەدوایدا هاتووە. باشترین نمونەش راپەڕینی نۆتویەکە کە بەری کوردستانی هەبوو یەک هەڵوێستی یەکڕێژی هەبوو سەرکەوتنی گەورە وەدەستینا و ئەگەر تەماشای قۆناغەکانی خەبات بکەین لە 6-7 ساڵی ڕابردوودا ئەو وەختانی کە لێک ترازاوین ناکۆچی بووە هەندێک جار بەداخەوە شەڕیشی لێقۆماوە شەڕی ناوخۆیش دوژمنانمان سوودیان لێ وەرگرتووە توانیوانە دزێک پەیدا بکەن و سەرکەوتن بۆ خۆیان بەدەستێنن و شکست بۆ ئێمە بۆ بچووکەکەمان دیار بیتن و ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک زیاتر نەک تەنیا مەسەلەی بودجە نەک تەنیا مۆزوعی ئەوەی ناکۆچمە لەگەڵ بەغدا بەڵکو ناوچەکە هەمووی مەترسیدارە هەرچی تەماشا بکاتن و هەسەنگادنێک شەبیتن دەزانیتن ئەمڕۆ خەتەر لەو پەیوەندیە لەگەڵ بەغدادا نەگەین نەتیجە ناخۆشی دێتە پێش دراوسێکانمان ناتوانین بڵێن وەڵاهی پەیوەندیەکانمان لەگەڵ یان ئاسایی نەخێ گرژی هەیە ناکۆچی هەیە بەشێک لە کوردستان داگیر کراوە ناوچە دابڕێنراوەکان هێشتا لەژێر ناکۆچی و جێبەجێنەکردنی مادەی 140 هەر بەردەوامە و بۆیە دەبێت ئێمە لە پێش هەموو شتێک یەکرەز بین لە بەرامبەر گفتوگۆمان لەگەڵ بەغدا